زۆرم چاوەڕێ کرد بێت و گوڵەکەی بەمێ وا گوڵەکەش سیس بوو تەمەنی تەواو بوو منیش پیر بووم. دوای 30 ساڵ دابڕان لە خۆشەویستەکەی شێخ ئیبراهیمی 51 ساڵ هێشتا بە خەیاڵی سەرەتاکانی ناسینی خۆشەویستە کۆنەکەیەوە دەژی کە وەکو یادگارێکی تاڵ هەمیشە برینەکەی دەکوێنێتەوە. لە ڕێگای قوتابخانە بەرە یەکمانە ناسیوە چەنەها کەسانی کەش دژایەتێکی زۆرمانەکرا لەبەر ئەوەی ئەوان ماڵێکی زۆر ئۆرستۆقراتی بوون و دەوڵەمەند بوون و ڕۆشنبیرتر بوون لە ئێمە. ئەو چیرۆکی خۆی لە باخی گشتی سنەیمانی و وێزگەی پاسەکانی سەرچنە بە یادگاری ساڵی هەشتاکانەوە بۆ باز دەکردین. ئەمە یادگارێکی زۆر خۆشمە لێرە هەموو جارێک سەردانی ئێرە کەمەوانێ. لێرە زۆر جار چاوەڕوانی مەکرد کە هات بەس بە تایبەتی کە ئەوە هات وەسعەکە زۆر لای منە گۆڕا یعنی زۆر لێدانی دڵم خێرا بوو هەستمە کرد ڕەنگم تێکەچوو هەستمە کرد ئیتر یعنی لە دنیایەکی ترام ئەوە نەم پێخۆش بوو تەنانەت شەوکە ڕۆشتمەوە لە ماڵەوە لە خۆشیە تا درەنگ خەوم لێ ناکە و هەر بیرم لێ کردەوانێ. شێخ ئیبراهیم پیشەی مامۆستایە و وانی زمانی ئینگلیزی دەڵێتەوە. کاریگەری عاشقەکەی بە جۆرێک بووە لەسەر ژیانی و لایەنی پیشەییشی هەبووە. ئەوەی ڕاستی بێت چەندین جار لە ئامادەیە کچانەکانە هەر تەلەبەیەکم بینی بێ هەر شێوەی لەو چوو بێیان هەر بە حاڵ یعنی قژی چاوی هەر شوێنێکی باوەڕێ بێت چەندین جار هاوکاریم کردووە بەدزیەوە بێ ئەوەی بە خوێنکارەکە وڵم تەنیا بەس لەبەر ئەوەی لەو چووە. ئەو بە جۆرێک باز لە خۆشەویستی خۆی بۆ کچێک دەکات کە مەجنون و بێستونی سەردەما ئامادەی کردنی چەندین کاری مەحاڵ بووە لە پێناو گەیشتن بە خۆشەویستەکەیدا. بەس ئەوم هەبوایە یعنی هەتاکو ئەمردەم هەموو ڕۆژێک یعنی لەو کانە بەردانە بەردیان پێ بشکان مایە بە پێک مەناعەتم نەبوو ئەم کرد و پێشێ ڕازی بوو. بەس ئەومە بەعنی بەس تەنیا چاوێکم لێ بووە چکە هەرچی شت لە جیهانە هەیە من بەبێ ئەو بێمانایە بینم. بۆ ئەو لە ڕۆژی ڤاڵانتایندا هاوشێوەی ئەو گەنجانە حەز دەکات گوڵێکی سوور پێشکەش بە خۆشەویستە کۆنەکەی بکات ئەگەرچی ئەوە مەحاڵە بۆی. زۆرم حەزە کرد لە کاتی ئێمەشا ئەوە لە ڤالانتاینا بەهاتایە گوڵێکم پێشکەش بکردایە و یان گوڵێکم لێوەر بگرتایە بەڵام نە ئەو توانی گوڵم باتێ و نە منیش توانیم گوڵەکەی بەمێ هەم تەمەنیشمان چۆ سەرەوە بەسەر چوو هەم گوڵەکەش سیس بوو لە چاوەڕوانیدا. هێشتا خۆشەویستەکەی لە یاد نەکردووە کە زیاتر لە 30 ساڵ لەمەوبەر ناسیوێتی و عاشقی بووە. گەر یەکێکت خۆشویست و نەبوو دائیمەن لە دڵی تۆیان جێگەیەکی هەیە ئەو لایە هەر بە کەسی تر پڕ نابێتەوە باوەڕ مەکە. لە هەڵگرتنی ئەم خەمە سەختەیدا بە پێچەوانەوە خێزانەکەی نەکێشەی بۆ دروست نەکردووە هاوکاریشی کردووە. خێزانەکەم ئەزانێ و زۆریش یعنی هاوکاری کردوم یعنی هەنێ یارمەتیش یاوم هەنێ لەو فەراخانەی بۆ پڕ کردومەتەوە. ئەو هۆکاری بۆ یەک نەبوونیان بەم جۆرە باز دەکات. باوکی من مەلا بوو کابرایەکی زۆر متەدەین بوو خوافی کە هەموو جاری و ئەوان ڕەفیقی ئێمە نین ئێمە هەرزار ساڵی کەش دەوڵەمەند بین و کاسبی بکەین ناگەینە ئەوان. هەندێک جار جیاوازی و بربەستە کۆمەڵایەتی و ئاینیەکان چیرۆکی هاوشێوەی شێخ ئیبراهیم دروست دەکات بەڵام ئەو دەربڕینانی بۆ شێخ ئیبراهیم ئاسانە بۆ هەزارانی تر مەحاڵە و بۆ هەمیشەی لە ناخیاندا بە خوێند خواردووی دەمێنێتەوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.